دیارە زانکۆ راپەڕی ساڵانە ڕۆژی راپەڕین ڕۆژی زانکۆ هەیە کە فستیڤالێکی کلتوری ڕۆشنبیری هەمەڕەنگ لە هەموو بوار و لە هەموو جۆرەکان دەساز دەکات. ئەم ساڵ لەم فستیڤالدا ئامانجمان ئەوەیە کە سەرجەم چین توێژەکانی کۆمەلگا بەشدار بێت و زانکۆ ڕۆڵی خۆی ببینێت لە پیشاندانی ئەو کلتور و ڕەسەنایەتی کە لە کۆنەوە هەیە. اینجا بانکێشکردنی ئەو کۆمپانیانەی کە کاری خزمەتگوزاری دەکەن، ئەو کۆمپانیا و شەریکاتانەی کە بەرهەمی خۆماڵی ناوخۆیان هەیە پیشاندانی بەرهەمەکانیان و قسەکردن لەگەڵ خەڵک ڕاستەوخۆ و بە کوالیتیکی زۆر بەرز ئەمەوا دەکات کە ساڵانە لە نێوان ئەو کۆمپانیا و شەریکات و ئەوانەی کەەوە بەرهێنان دەکەن پێشبڕکە و منافەسەیەکی زۆر هەبێت لە ناوچەکەدا بۆی باشترین کوالیتی پێشکەش بکەن. بۆیە ئێمە ساڵانە لێرە نمایشی هەموو ئەو بەرهێنانە دەکەین، نمایشی هەموو ئەو کلتور و ڕۆشنبیری و ڕەسەنایەتی دەکەین کە مۆرکی نەتەوایەتی و نیشتیمانی و تەنانەت ئاینی خۆیمانی پێوە دیارە. ئێمە وەک گروپی کۆمەکی زانکۆی ڕاپەڕین بەشداریمان کردووە لەم فستیڤالە جوانەدا. ئامانجمان کۆکردنەوەی هاوکاری داراییە بە خوێندکارانی کەم دەرامەتی زانکۆی ڕاپەڕین. لێرەدا ئەمڕۆ بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە خواردنی جیاواز و لە خواردنەوەی جیاواز وەکو شەربەت و چاو دۆ پێشکەشی میوانە بەڕێزەکان دەکەین. ئەم داهاتەی دێت بۆ ئەم چالاشیە مانگانە بە شێوەی دەرماڵە دەدرێت بەم خوێندکارانی کە کەم دەرامەتن لە زانکۆی ڕاپەڕین تاوەکو بتوانین دەستێک بین یاخۆت شوێنێکی باش بگرین بۆ خوێندکارانی کە کەم دەرامەتن و درێژە بە خوێندنیان بدەن. خواردنەکانی وەکو ئەو خواردنانی کە پێشکەشیان دەکەین ئەمڕۆ بریتین لە یاپراخ، بریانی، کوبە، کۆمەڵێک خواردنی جۆرا و جۆری تر. هەروە بە شیرنیش بەشدارین شیرنیەکان کۆمەڵێک ئەندامان دروستیان کردووە. هەروەها لە شیرنی خانمان کۆمەڵێک شیرنی جیاوازی بۆ دابین کردوین بەوێ بەرامبەر تاوەکو ئێمەش لێرە بیفرۆشین و داهاتەکەی دابەشکەین. ئێمە خوێندکاری بەشی ئینگلیزین، ئیتر هەموو قۆناغەکانی تایە، قۆناغی 1 و 2 3 و 4 تایە. ئەم خواردن و شیرینیانی کە دروستمان کردو داهاتەکەی بۆ خەستخانەی هیوا ئەمانەوە بڕەپارەی کۆبکەینەوە ئیتر بتوانین بیکەینە خێر بۆ خەستخانەی هیوا. و لێرە چۆن چالاکێکیشمان هەیە بۆ نمونە یاریەکەیت و دیاری شەبەیتەوانێ و خواردنەکانیشمان یاپراغ و زەڵاتی باینجان و مقەبیلات و ئیتر کوبە و بریانی و هەموو جۆرە خواردنێکمان لە ئێمە ئەمڕۆ بەشی ئینگلیزی بەژارمان کردووە لەم فستیڤاڵە کە خواردنی جیاوازمان ئامادە کردووە و بریانی و یاپراغی گەڵامێ و یاپراغی سڵق و کوبە زیاتر گرنگمانیەوە بە خواردنە کوردەواریەکان وەروەها شیرینی و چوالە و زەڵاتی باینجانیشمان هێناوە وەکو بەشی ئینگلیزی. ئێمە بە تایبەتی تەلەبەی داخلی یاپراغی سووقمان کردووە زەڵاتەی باینجان و کەلەرم و کاهوو و داهاتی ئەم خواردنەش ئیشەڵا بۆ کاری خێرخواسی بەکارهێنین. خۆمەوە سێم ساڵمە بەشدارم وەکو شێفەکانی کوردستان کفتەم هێناوە بڵین ئەوەیان کفتەیە، ئەوە بریانیە، ئەوەیان یاپراغە، ئەوەشیان گەڵامێوە، ئەوەشیان کوبەیە. بەڵێ زیاتر کوردەواریەکان زیاتر دەفرۆشرێ و زیاتر خەڵک خۆ دەداتە بەڕاستی کوبە و کفتەکە زیاتر خەڵک ئارەزوێتی. بڵین ساڵانە نەک جارێک بەڕێی من 2-3 جار بکرێتەوە لەو جۆرە فستیڤاڵانە بەڕاستی استفادێکی باشی هەیە بۆ ئەو کەسانەی بڵین خاتوونی ماڵەوەن بە تایبەت هیچ جێگا و ڕێگایەکی شوێنێکیان نییە بڵین نەتوانن لە شوێنێکەوە بڵین کار بکەن لە ماڵی خۆیان بێنە دەرەوە هەم خەڵکی ئاشنا دەکەن بە ئیشەکانیان هەم قازانجێکی وێشی دەبێت. ئەوڕۆ بەشدارین لەگەڵ خێزان بەشدار بووین
بە خواردنی کوردەواری کوبەمان پێەیە لەگەڵ ماستای خۆماڵیمان هەیە لەگەڵ بۆرەکمان هێناوە ئەزیاتر بۆ ئەوەیە گەنجەکانمان ئەوانەی تازە پێدەگەن شارەزایی خواردن و کولتوری کورتی بن. اینجا عملیەکمان هەیە کە پێی دەوترێت کیمیکال فایر لێرە مادەیەکمان هەیە پێی دەوترێت کێمێنۆفۆر پۆتاسیۆم پەرمەنگەنەیت بڕێک لێرە دەکەین باشە اینجا ئەو ترشەمان هەیە ترشی H2SO4 ترشێکی خەتەرە بڕێک لێرە دەکەین و دەیتوێنینەوە زیاتر دیکە شیکە اینجا لۆکەمان هەیە باشە لۆکەکە بەو شێوازە لێک جیا دەکەینەوە ئەوە سەرێدان ئاگری دەگرێەوە بگرێت ئەوەی شەیەک دەکەین کەمێک ئەو بۆی بکرێتەوە کەیمەنە فڕە بیخبن لۆکەی دەخەین نان ئاگر دروست دەبێت دۆزێک دووری خۆ ئەو ڕەنگە مۆرەشی کەیمەنۆفۆڕەکەی مادەکی پێشتر تێمان کرد بەو شێوازەیە کارەکەمان بەم جۆرەیە هیوا مایە بەدڵتان بێت خوێندکاری مەرحەلە چوارم لە بەشی کیمیا زانستی کیمیا ئەمڕۆ بەشدان کردو لەم فیستیڤاڵە بۆی هەندێک چالاکی نیشانی ئامادەوان دەین هەر بەشێک ئاماجی ئەوەیە کە توانای بەشەکەی خۆی نیشاندا توانای زانستەکەی خۆی نیشاندا کە چی پێ دەکرێت و ئەو شتانی کە بوونی هەیە لە بەشەکەیدا وچین وە چیش فێر دەبن ئێمە بە دوو چالاکی بەشداریمان کردووە یەکیان سۆدیۆم ئەسیتەیت ڕیکریستەڵایزیشنە باشە لێرە کریستاڵەکە بڵین گیراوەکە ژوور تێ دەبێت کە دەکەینە سەر وەجگڵاستێکی سارد یەکسەر دەبێتەوە بە کریستاڵ یعنی بڵێ تەحمل ناکاتەوە بڵێن گیراوەکە خۆی ناگرێت تەواو توێنێرەکە جیا دەبێتەوە لێرەش تێکەڵەی سۆدیۆم و هین سۆدە و شەکر هەیە کە دەخینە سەر بڵین بنەیەکی گەرم یەکسەر تێکەڵ دەبێت و بەهۆی سوتانەکەەوە مارێک دروست دەبێت